بەڵە بەڕزان هەروەک بینیتان هاوکارم محەممەد شوشی لەو ریال گرافیکا زۆر بە وردی زانیاریەکانی سەبارەت بە ژمارە و داتای پرۆژەکان هەموو خستە ڕوو بۆ زیاتر قسەکردن لەسەر ئەمە گفتوگۆ لەگەڵ بەڕێز دکتۆر محەممەد شوکری سەرۆکی دەستەوە بەرهێنان لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن هەر سەبارەت بە کاری پرۆژەکان بەتایبەت لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان. دکتۆر بەخێر بێ کوردستان 24 زۆر سپاس زۆر مەمنون کاکەندەرینگە. سپاس بۆ تۆ. یەکسەر دەچمە نێو ژمارەی وەکو داتایەک ژمارەیەک ئەگەر پێمان بڵێ ینی چەند پرۆژە لەم کابینەیەدا مۆڵەتی پێدراوە و چەندیش ینی هەڵوەشێنراوەتەوە ڕێگەیان پێنەدرا. طبعاً سڵاوڕێز و لە ڕێگەی ئێوەشەوە سڵاوڕێز بۆ هەموو بینەرانی کوردستان 24 پیرۆزبای لە خەڵکی کوردستانیش دەکەم کە ئەمڕۆ چوارەم ساڵیادی دەست بەکاربوونی جەنابی سەرۆک وەزیران کاک مەسعود بارزانیە و کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانە. طبعاً ئێمە لە 4 ساڵی ڕابردوو ئەوەی کە ئەمڕۆ ئێمە پێی گەیشتون سەر و 280 پرۆژەی وەبەرهێنان مۆڵەتی پێدراوە چونکە لە دوێنێ تا ئەمڕۆ ئێمە 3 پرۆژەی نوێمان هاتووتە ناو داتاکانی خۆمان و مۆڵەتی نوێمان هەبووە. ئێستا مۆڵەتەکانمان لە دەستەوە بەرهێنان گەشتە 1333 پرۆژە کە بەگشتی لە دەستەوە بەرهێنە لە 2006ەوە هەتا ئەمڕۆ مۆڵەتی پێدراوە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانیشدا ئەمڕۆ سەر 280 پرۆژە مۆڵەتی کۆتایی وەرگرتووە لەگەڵ ئەوەشدا سەر 1300 پرۆژە پەسەندی سەرەتاییان بۆ کراو لە قۆناغی مامەڵەکردندان لەگەڵ تێپەڕبوونی کات ڕۆژ لە دوای ڕۆژ مۆڵەتەکان زیاتر دەبن لەبەر ئەوەی بە حکمی ئەوەی کە ئێمە لە کابینەی نوێمیشدا هەڵمانداوە جگەلەوەی کە کواڵەتی ئیشکردنمان و کواڵەتی پلانەکانمان بەرزترکەینەوە لەوە بەرهێنان کەفاەتی کەوادر و فەرمانبەرانی ئێمەش تەحەدێکی باشتر بووە لەوەی کە توانیتمان چەند فەرعێکی نوێ لەوە بەرهێنان لە شارەکان بکەینەوە. ئێستا ئێمە پێش کابینەی نوێم تەناسێ بەڕێبەراتی گشتیمان هەبوو بووە بەرهێنان لە شارەکان. ئێستا الحەمدولillah ئێمە 8 بەڕێبەراتی گشتیمان هەیە لە زاخۆ بگرە تا دەگەیە گەرمیان و هەڵەبجە کە هەموو بەڕێبەراتی گشتینە و دەسەڵاتی تەواوی ئیشکردنی و بەرهێنانیشان هەیە دەتوانن پرۆژە ئەستیلام بکەن مۆڵەتی پرۆژە بدەن. ئەمە هەمووی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە جەنابی سەرۆک وەزیران کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان مەبەستی بووە خزمەتی هەموو شار و ناوچەکانی هەرێمی کوردستان بە بەجێوازی بکاتن. ئێستا ئێمە وەکو لە گرافیکەکەش باس کرا سەر و 13 ملیار و 500 میلیۆن دۆلاری ئەمریکی و بەرهێنان لە هەرێمی کوردستان کراوە بەشێکی زۆر لە پرۆژەکان کۆتاییان پیاتی خلاص بووینە و ئەو 1300 پرۆژەش کە ئێستا لە قۆناغی ڕایکردنی مامەڵەدان ئەوی چەند ملیار دۆلارێکی تر جارێکی تر ئیزافەی سەر پرۆسەی وەبەرهێنان دەکات لە هەرێمی کوردستان. باشە هەر لەو کابینەیدا یەکێک لە بابەتەکانی کە گرنگی زۆری پێدەدرێت مەسەلەی کارگەکانەوە وەبەرهێنان لە هەرێمی کوردستاندا لەم بوارەوە چۆن هەنگاو چه هەنگاوێک نراوە؟ طبعا ئێمە بە دوو تەوەر ئیشمان لەسەر بابەتی پیشەسازی کردووە. ئێمە طبعا سەرەتا لە کابینەی نوێم ناوچەیەکی پیشەسازی خۆراک دروست کرا کە پێشتر ئەم ناوچە پیشەسازیانە بەو ئاراستەیە بەو شێوازە ئیشی لەسەر نەکراوە چونکە مەفهومێکی نوێ لە ناو پرۆسەیە بەرهێنان کە دۆزینەوەی دیڤلۆپەرە کە پێدەگوتری گەشە پێدار بۆ دروستکردنی ناوچەیەکی پیشەسازی خەدەماتی بۆ دروست کە تێیدا چەندین شوێن بۆ کارگە دروست بکە زایدان پێدانی مۆڵەت بە کارگە بە شێوە ڕاستەوخۆ چەند کارگە دامەزرا ئێمە تەنها 7 کارگە 7 پرۆژەی وەبەرهێنانی پیشەسازی سەرمایان چەندە سەر و 2.5 میلیار دۆلاری ئەمریکی کە مۆڵەتیان وەرگرتووە. ئێمە کارگەی زۆر گەورە لە کوردستان ئەمڕۆ مۆڵەتی پێدراوە ئەوەی کە ئەمڕۆ ئێمە لە کوردستان شانازی پێوە دەکەین بابەتی پرۆژەکانی بە بازارکردنی گەنمە کە ئەمڕۆ لە کوردستان دەتوانین پشت بە کەرەستەی خۆماڵی ببەستین و پشت بە ئینتاجی خۆماڵیش ببەستین کە بچە ناو مارکێتێک سوپەرمارکێتێک ببینی بەرهەمی ناوخۆیی ئێمە لەسەر ڕەفەکان هەیە لە تێکڕای بەرهەمەکانی گەنم کە ئەمە جێی تەقدیرە جێی خۆشحاڵیە و طبعا لە یەکەیتریش گەورەترین پرۆژەی پیشەسازی ستیل لە کوردستان لە سەردەمی کابینەی نوێمدا مۆڵەتی پێدراوە. هەر ئەوێ ڕۆژێ بۆ ئێمە جەنابی سەرۆک وەزیران بەردی بناغی کارگەیەکی زۆر گەورەی چیمەنتۆی دانا بە هاوبەشی لەگەڵ کۆمپانیایەکی گەورەی چینی کە یەکەم جارە دێن لە هەرێمی کوردستان بەو شێوازە ئیش دەکەن. طبعا ئەمە هەنگاوی زۆر گرنگن بەرەو گرنگیدان بەکەرتی پیشەسازی هەرێمی کوردستان هەر لە ئاوی خواردنەوە ئەوەی کە ئێستا لەسەر مێزەکانمان هەیە لە پێشتر ئەکتیفای ذاتی نەبوو تا دەگەی هەموو مستەلزەماتی بینەسازی
کە ئێستا الحەمدولیلا کوردستان تقریبا اکتیفای ذاتی هەیە و دەتوانین بۆ ناوچەکانی تری عێراقیش بنێنین تەنانەت بۆ وڵاتانی دەرەوەش ئینتاجی هەرێمی کوردستان هەناردە دەکرێتن کە ئەمە جێی تەقدیرەوە جێی ئەوەشە کە حکوومەتی هەرێمی کوردستان جددی بووە لەوەی تەنها کەرستەکان لە دەرەوەی کوردستان نەهێتن بۆ ئیستیلاکی محلی بەڵکو شوێنێکی ناوچەیەکی دەتوانین لەوەی کە ئێمە بەکاربەر بین بەرهەمێنەر و هەناردەکەریش بن بۆ داهاتوو. زۆر باشە ینی لەم کابینەیەدا یەکێک لە خاڵەکانی کارنامەکە ئەوە بوو کە هەلی کار بۆ گەنجان بڕەخسێنرێت. لەم بوارەدا تا چەند توانراوە ئەم خاڵە زەق بکرێتەوە و هەلی کار بۆ زۆرترین گەنجان بڕەخسێنرێت. طبعا ئەوەی کە جێی سەرنجە بوو ینی بۆ ئیشکردن لەم بوارە ئەوە بووە کە کابینەی نوێم فەرزی ئەوەی کرد کە لە هەر کارگەیەک یان لە هەر پرۆژەیەکی کەرتی تایبەت 175 لە کرێکاران و لە کاربەدەستان خەڵکی هەرێمی کوردستان کە ئەمە تەحەدێکی زۆر لە پرۆژەکانی وەبەرهێنان جێبەجێ کراوە. ئێمە الحەمدولیلا پرۆژەکانمان تا حەدی 8 لە سەدیش لە دەستی کار بۆ لە هەندێک شوێن بۆ محلی چۆن هەندێک شوێنش استیسناعات هەیە کە نەتوانراوە ئەمە جێبەجێ بکاتن بەگشتی ئێمە لە پرۆژەکانی وەبەرهێنان ئێستا بە شێوەیەکی مباشر سەر و 130,000 خەڵک تێدا ئیش دەکاتن کە لەوەشدا سەر و 115,000 کەس خەڵکی دانیشتوی هەرێمی کوردستانن بەشێکی کەمی لە خیبراتی ئەژنەبی یان لە دەرەوەی هەرێمی کوردستان دێتە هەرێمی کوردستان کار دەکاتن. طبعا ئەمە بە شێوەیەکی مباشر بە شێوەیەکی غێر مباشر کە بازارێک دروست دەبی چەندین شوێنی تری لەگەڵ دروست دەبن خەڵک استیفادە دەکات لە دۆزینەوەی هەلی کاربوون نمونە کارگەیەکی چیمەنتۆ دروست دەبی یان کارگەیەکی شیش دروست دەبی بابەتی ئەو کرێکارانەی کە لەوێ ئیش دەکەن شێوە مباشرەکەیە بەڵام فرۆشتنە و وەکیلەکانە و حساب کە چەند سلسلەی تر لەگەڵ خۆی دروست دەکاتن کە ئەمانە قیاس ناکرێتن بەڵام بە مباشری سەر و 130,000 کەس ئێستا لە پرۆژەکانمان کار دەکەن و بە هەزاران تریش بە شێوەیەکی غێر مباشر سوود لە پرۆژەکان وەردەگرن بەگشتی لە پرۆسەی وەبەرهێناندا دروستکردنی تاوارێکی نوێ لە هەر ناوچەیەکی کوردستان پێویستی بەوەیە 2000 کەسی نوێ تێدا ئیش دەکەن ئەمانە لە دروستکردنی ڕاستەوخۆ بەشدارن تا دەگاتە بابەتی نەقل و فڕەدانی زبڵە و دروستکردنی کەرستەی ترە و دروستکردنی دەرگایە و پەنجەرەیە و ئەمە هەمووی کە لە سەردەمی کابینەی نوێمدا الحەمدولیلا توانراوە بەشێکی زۆری کەرستەی بیناسازی لە کە عواملی مساعدن بۆ دروستکردنی پرۆژەی گەورە لە هەرێمی کوردستان ئێستا بۆنیان هەیە و کەرستەی خۆماڵی بەکاردێنن کەواتە پشت بە بەرهەمەکانی ناوخۆ دەبەسترێت لەوەدا. طبعا حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نوێمیش بە ڕێنمایی جەنابی سەرۆک وەزیران لە سەردەمی ئێمەدا ئەفزەلیەت دراوە بەرهەمی ناوخۆیی بۆ هەموو بوارەکان بە تایبەتی لە بواری بینەسازی تاکو بەرهەمی ناوخۆیی هەبی مەمنوعە بەرهەمی تر بۆ پرۆژەکانی وەبەرهێنان مەمنوعە بێتن لە کوردستان بەخشینی گومرکیان بۆ بکرێتن پێویستە لە ناوخۆی هەرێمی کوردستان بەکار بێت. کەواتە شتەکە ئیجباری و دەبێت ئەوەی ناوخۆ بەکاربێت لە کواڵیتێکی بەرزشدایە بە دڵنیایی کواڵیتی ئێمە لە کوردستان لە زۆر ڕۆیەوە لە کەرستەی بیناسازی لە وڵاتانی تر باشتر ئەوەی کە دێتە هەرێمی کوردستان. زۆر باشە بابەتێکی دیکە دەمەوێت قسەی لەسەر بکەین مەسلەی ڕاکێشانی وەبەرهێنەرانی بیانی و کۆمپانیا بیانیەکان لە هەرێمی کوردستان بۆ ئەمە چ هەنگاوێکتانەوە چۆن کارتان کردووە؟ طبعا ئەمە بابەتی کە ئێمە پێشتر زۆر مناقشە لەسەر کراوە کە وەبەرهێنەرانی بیانی لە هەرێمی کوردستان لە کەرتی غەیری نەفتی وجودێکی کەمیان هەبووە بە حکمی ئەوەی ئێمە داتەکانمان وەبەرهێنەرانی بیانی 117 لە خاوەنداریتی پرۆژەکان لە کوردستان پێک دینن کە پێمان وان نسبەیەکی کەمە چونکە هەدەفی دروستبوونی هەیەی استثماریان دەستەی وەبەرهێنان و فەرمانگەکانی ئەوە کە ئێمە بتوانین جەزبی استثماراتی ئەژنەبی بکەین. طبعا لە بەڕێنمایی ڕاستەوخۆ جەنابی سەرۆک وەزیران یەکەیەکی تایبەت بە FDI کە بە یەکەی ڕاکێشانی وەبەرهێنانی بیانی لە ناوخۆی دەستەی وەبەرهێنان دروست بووە. ئێستا کوردستان بڕاندێکی تایبەتیە کە جەنابی سەرۆک وەزیران لە 19 ئیعلانی کرد کە بڕاندی ئینڤێست کوردستانە چیرۆکی تایبەتمان بە کوردستان هەیە کە ئەویش لە هەڵبژاردەی جەنابی سەرۆک وەزیرانە کە ئەو خاکەیە کە دەرفەتی نەبیسراوی تێدایە ئەمە هەموو وەسائلن بۆ جەزبی استثمارات سایتێک دروست کراوە بە ناوی سایتی invest.gov.kr کە تێیدا هەموو تەفاسیل و معلومات لەسەر هەرێمی کوردستان لەسەر ئەو حافزانەی کە ئێمە لە وەبەرهێنان و لە حکوومەتی هەرێمی کوردستان پێشکەشی وەبەرهێنان دەکەین هەیە بەشێکی نەخشەی وەبەرهێنانیش تێدا دروست کراوە کە وەبەرهێنانی گەشتیاریە ئێستا 67 پرۆژەی تێدا کە بۆ عالەم کەشف کراوە کە ئەمانە هەمووی ڕێگا خۆشکەرن بۆ ئەوەی ئێمە بتوانین وەبەرهێنەرانی بیانی
جذب بکەین بە هەرێمی کوردستان و الحەمدولله ئێمە ڕۆژانە کۆبوونەوە لەگەڵ لە ڕێگەی قونسوڵیات یان لە ڕێگەی کۆمپانیا بیانیەکان کۆمپانیای گەورە نیازیان وایە و ئێستا وەبەرهێنانی بیانی لە هەرێمی کوردستان قۆناغێکی نوێی دەست پێ کردووە کە شەریکاتی گەورە دێن لە هەرێمی کوردستان وەبەرهێنان دەکەن وەکو باسم کرد پێش چەند ماوەیەکی نزیک جنابی سەرۆک وەزیران بەردی بناغی گەورەترین کارگەی چیمەنتووی لە منطقەی هەولێر دانا کە بە هاوبەشی لەگەڵ وەبەرهێنانێکی گەورەی چینیە ئەم پرۆسانە بۆ کەرتی کشت و کاڵ و بۆ کەرتی گەشتیاری و بۆ کەرتی پەروەردەی یونیڤرسیتی ئۆف لەندەن بەشێکی لە هەولێر دانا کە هەبێکە بۆ منطقەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئەمە بۆ داهاتوو یعنی پێشکەوتنێکی جار زۆر دەبێتن بۆ هاتنی خەڵک بۆ خوێندن لە هەرێمی کوردستان تەبان ئەم هەنگاوانە بۆ سکتەرەکانیش بە هەمان شێوە لە هەرێمی کوردستان دەگرینە بەڕێز دکتۆر محەممەد شوکری سەرۆکی دەستی وەبەرهێنان لە حکوومەتی هەرێمی کوردستان سپاس بۆ تۆ ماندوومان کردیت هەر هەبی زۆر سپاس بۆ ئێوە.